چی ڕوویداوە لە زانکۆی ئەمریکی؟ ئەوەی زانکۆی ئەمریکی سوکایەتی بوو بەدین یان سیناریۆیەکی سیاسی. ماوەی چەند ڕۆژێکە هەرایەکی گەورە دروست بووە لەسەر شانۆگەریە کە ناوەندی ڕۆشنبیری زانکۆی ئەمریکی سلێمانی ڕێکی خستە بوو. ڕێکخەرانی شانۆیەکە بۆ دژایەتی پەرگیری ئایدۆلۆژی بە چەند ئافرەتێک شانۆی ڕزگاربوونیان ئەنجامدا، بەڵام هەڵسو کەوتەکان و فڕێدانی لەچک و سەرپۆش هەرایەکی گەورەی نایەوە. بابەتەکە بە تەواوی بۆتە ڕۆژەفی میدیا و ناوەندی سیاسی و ئەکادیمیەکان بە جۆرێک شەقامی کردوتە دوو بەرەی دژ و دژبەر. ئیسلامیەکان لە سۆشیال میدیا ئاگریان گرتووە و دەڵێن سوکایەتی بە ئیسلام کراوە و قبوڵی ناکەین. بەرپرسانی زانکۆکە دەڵێن ئەوە تەنها شانۆگەریەک بووە و نیاز و مەبەستیان سوکایەتی بە بیر و ئایدیای هیچ دینێک نەبووە، بەڵام بەکارهێنانی چەند وشەیەک لە نێو شانۆیەکە وەکو دژایەتی بیری ئیسلامی لێک دەدرێتەوە. بەشێک لە چاودێرانی سیاسی دەڵێن لایەنگرانی یەکگرتووی ئیسلامی و کۆمەڵی دادگەری بۆ هەناردەکردنی گرفت و ئارێژە نێوخۆیەکان لە سۆشیال میدیا ئاگریان گرتووە و نابێت ئیسلامیەکان دەست لە هەموو شتێک وەربدەن بە تایبەت هونەر. چەند سەرکردەیەکی یەکگرتووی ئیسلامی لە پەڕەی تایبەتی خۆیان لە فەیسبوک داوای کاردانەوەی خەڵکە موسڵمانەکانیان کردووە و دەڵێن زانکۆکە بابەتی دەست ناکەوێت سوکایەتی بەدین نەبێت. مەلا سەید ئەحمەد پێنجوێنی بانکخوازی دیاری ئیسلامی کە هاوکات باوکی سەرۆکی زانکۆی ئەمریکیا دەڵێت ئەوەی لەو زانکۆی ئەنجامدرا لادان بووە لە پرەنسیپەکانی کۆمەڵگا و نەدەبوو ئەوە ڕوو بدات. بەشێک لە بەکارهێنەرانی تۆڕە کۆمەڵایەتیەکان تەنانەت بەبێ ئەوەی شانۆیەکە ببینن دەڵێن قبول کراو نییە سوکایەتی بە لەچک و سەرپۆش. جگە لەوەی هەڵمەتێکی دانانی وێنە بە سەرپۆشەوە کراوەتە ترند و کچانی ئیسلامی وێنە و پۆست و ستۆرەکانیان دادەنێن و دەنووسن سەرپۆشەکانمان شۆ ناسمانە. بەشێک لە چاودێرانی سیاسی دەڵێن نابێت پرسە هونەری و کللتوریەکان تێکەڵ بە پرسی ململانەی سیاسیەکان بکرێت، بەڵام چالاکوانە ئیسلامیەکان دەڵێن نابێت سەرپۆش و ڕێژ لە ڕەمزی دین بکرێتە ئامرازی شانۆ و کورتە فیلم و هونەر تا کاردانەوەی توندی خەڵکی لێ نەکەوێتەوە، چونکە خەڵکی ئەو باسانە قبول ناکەن و زووتر کاردانەوە دەنوێنن.